دوو داواکاری واشنتۆن لە زەیدی بەرپرسانی هەرێمی تۆقاندووە. بۆچی واشنتۆن هەرێم دەخاتە نێو پاکێجە گەورەکەی بەغدا؟ هەوڵێک لە واشنتۆنەوە بۆ شەڕی گەندەڵی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. لابۆشایی و لاوازی دامەزراوەکانی هەرێم دۆسیەکانی گەندەڵی دەرگایەکی دیکەیان بۆ دەکرێتەوە. حکوومەتەکەی عەلی زەیدی بەکەمتر لە 2 مانگ خەریکە متمانەی تەواوەتی دارەی ترامپ وەردەگرێت. دەسەڵاتدارانی هەرێمیش لە جیاتی بینینی ئاماژەکانی ئەم قۆناغا خەریکی وەڵامدانەوەی یەکترن. ئەمڕۆ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئاماژەکان دوای پێکهێنانی حکوومەتی نوێ لە بەغدا ئەرێنین و مانگی داهاتوو زەیدی دێتە واشنتۆن بۆ تاوتوێکردنی پرسە گرنگەکان. بەپێی زانیاریەکان ئەمریکا 2 ئاستیکاکردنی بۆ زەیدی دیاری کردووە. یەکەم، چەککردنی گروپا میلیشیاکان و یەخستنی هێزە چەکدارەکان. ئامانجی دووەمی شەڕی گەندەڵکارە گەورەکانە. واشنتۆن بەڕوونی بە زەیدی ڕاگەیاندووە کە ناکرێ ئەم نەزیفە دارایی و گەندەڵیە زۆرەی لە عێراقدا هەیە بەردەوام بێت. داوای کۆنتڕۆڵکردنی داهات سنوورەکان و نەوتیان کردووە. لەم چوارچێوێش پەیتا دۆسیەکانی بەرپرسانی عێراق وا هەڵدەدرێنەوە. ئەوەی دەسەڵاتدارانی هەرێمی نیگەران کردووە ئەوەیە کە لەم قۆناغەدا واشنتۆن عێراق وەک یەک پاکێج دەبینێت، واتە هەر هەنگاوێک لە زەیدی داوا بکرێت بۆ شەڕی گەندەڵی یاخستن و ڕێخستنی هێزە ئەمنی و سەربازیەکان و دەرهێنانیان لەژێر دەستی کەس و حیزبەکان ڕاستەوخۆ هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. بەهۆی نەبوونی پەرلەمان و مانەوەی حکوومەتی کاربڕێکەر هەموو هەوڵەکان لەگەڵ تۆم باراک شکستیان خواردووە بۆ ئەوەی بەجیا مامەڵە لەگەڵ هەرێم بکرێت، وەک چۆن لە ڕابردوو بە 2 دۆسیەی جیا مامەڵەی لەگەڵ کراوە. ئەمەش وای کردووە بەئەگەری زۆرەوە لە داهاتوودا هەڵدانەوەی مەلەفەکانی گەندەڵی بەرپرسانی هەرێمی کوردستانیش لە حاڵەتی تێوەگلانیاندا بگرێتەوە.